بەخێر بێن بۆ ئەستێرەکانی زانکۆ. خۆشەویستانم سڵاوتان لێبێ، میوانە خۆشەویستەکانی ستۆدیۆ ئێوەش بەخێر بێن. بەڕێزانم خۆشەویستانم زۆر خۆشحاڵم جاریشتر بە دیداری ئەوەی ئازی شاد دەبم لە ئەستێرەکانی زانکۆ. خۆشەویستانم ئەمڕۆ وەک ڕۆژەکانی تر دوو زانکۆ بەشدار لەگەڵمانە، ئەمانەوەی بە خێراتنیان کەین، ئەوانیش زانکۆی زاخۆ. ئەحمەد عەدنان تەمەن 23 ساڵ، قوتابی قۆناغی چوارەمی بەشی زانستی فیزیا، ئارەزووی ئەوەی لە دادوودا ببێتە زانایەکی مەزنی بواری فیزیا. ڕۆژان جەبار تەمەن 28 ساڵ، قوتابی قۆناغی سێمی بەشی کارگەڕی کار، ئارەزووی ئەوەی لە دادوودا ببێتە مامۆستای زانکۆ. عەبدوڵڵا عەبدوڕەحمان تەمەن 21 ساڵ، قوتابی قۆناغی چوارەمی بەشی کیمیا، ئارەزووی ئەوەی لە داهاتوودا نۆبڵ بەدەستبێنێت لە بواری کیمیادا. کارزان ئیبراهیم تەمەن 26 ساڵ، قوتابی قۆناغی چوارەمی بەشی ئەندازیاری پترۆڵ، ئارەزووی ئەوەی لە داهاتوودا ببێتە مامۆستای زانکۆ. زۆر باوەڕی بخۆ هەیە و هاوکاری خۆ ئینشاءڵڵا دێ سەرکەوین و هێویامە ئەوەم سەرکەوین ئینشاءڵڵا. هیوایەکی باش دەخواین سەر بکەین و ئینشاءڵڵا سەر دەکەین. ئینشاءڵڵا دێ سەرکەوین. چاومان لەوەیە سەرکەوین، باوەڕیمان بەخۆیە و پۆزەتیڤین. من ئەو هەستم هەیە یانی ئینشاءڵڵا گروپی ئێمە سەرکەوین. هەروەها زانکۆی گەشەپێدانی مرۆیی سلێمانی. شڤان محمود تەمەن 28 ساڵ، قوتابی قۆناغی چوارەمی بەشی کارگەڕی کار، ئارەزووی ئەوەی لە دادوودا ببێتە سیاسەتمەدار. باوان دڵشاد تەمەن 23 ساڵ، قوتابی قۆناغی سێمی بەشی زانستی کۆمپیوتەر، ئارەزووی ئەوەی لە دادوودا کۆمپانیایەکی تەکنۆلۆژی تایبەت بەخۆی هەبێت. ئاکار محەممەد تەمەن 21 ساڵ، قوتابی قۆناغی چوارەمی بەشی یاسا، ئارەزووی ئەوەی لە داهاتوودا پارێزەرێکی سەرکەوتوو بێت. محەممەد کامل تەمەن 21 ساڵ، قوتابی قۆناغی چوارەمی بەشی یاسا، ئارەزووی ئەوەی لە داهاتوودا ببێتە دادوەر. دڵنیام سەر دەکەوین و ئەنجامێکی زۆر باشیش بەدەستێنین. ئێمە زۆر باش ئامادەین و بۆ برنەوە هاتوین. ئینشاءڵڵا بەرنامەکە بەرینەوە، بەلاکینەوەی ئەوەی ئەمەوێ بیڵێم ئەوەیە کەمێک چانسی پێویستە. ئێمە لەوەتی بیرۆکی بەرنامەکە هەیە زۆر بە باشی خۆمان ئامادە کرد و زۆر لە خۆمان دڵنیاین لە بابەتی زانیاریەکانمانە. ئەو ئاستەی لە مەسئولیت و بەرپرسیارەتی کە بیرەکەنەوە وام لێکا بڵێم ئێمە هەر لە ئێستەوە سەرکەوتوین. پرسیارێکی خێرام هەیە بۆ ئێوە. زوو ئەوەی کە زانی دەست بنێ بە بۆتۆنەکە و وەڵامەکەم باتێ. پرسیارەکە دەڵێ شاری شەقلاوە لە دامێنی کام چیای کوردستانە؟ سەفین. بەڵێ. زۆر ڕاستە. زانکۆی گەشەپێدانی مرۆیی ئێستا مافی ئەوەتان هەیە یەکەم کەتەگۆری هەڵبژێرن. وەگوتم کەتەگۆریەکان 12 کەتەگۆرین. یەکەم کەتەگۆری ئەمانەوێت تەکنەلۆژیا بێت. تەکنەلۆژیا. بەڵێ. لە تەکنەلۆژیا ئەیوبی هەیە کامیان هەڵبژێرن؟ بێت. بی. کام لەمانەی خوارەوە زمانی پرۆگرامینگ نییە؟ A. Unix. B. Cobol. C. Pascal. D. Fortran. سی چرکەتان هەیە؟ یونکس. باش. وەڵامی ڕاست یونکس. A. Unix. هەردەم وا وەڵامەکەم بنێ. A. Unix یاخود B. فلانشت. بەسەر. باشە ئێستا بزانین وەڵامەکەتان ڕاستە. گەشەپێدانی مرۆیی وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵتان بەدەستێنە. زاخۆ چی کەتەگۆریەک هەڵبژێرن؟ فیزیا. فیزیا. ئەی یاخود بی؟ ئەی. ئەو مەکینەی بەکاردەهێنرێت بۆ بەرزکردنەوەی پاڵەپەستۆی هەوا چی پێدەگوترێت؟ ئەی. تۆرباینی گاز. B. رادێتەر.
C کۆمپرسەر D هیچ کامیان کۆمپرێسەر سی ئەحمەد گەلک دڵنیایی یەکسەر درستە دەزانم کۆمپرێسەر سی باشە بزانین C کۆمپرسەر وەڵامێکی دروستە زانکۆی زاخۆ وەڵامەکەتان دروستە و دەخاڵتان بەدەستێنا گەشە پێدانی مرۆیی کاتەگۆریشتر هەڵبژێرن با تەکنەلۆژیا 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 تەنها ئەی ماوە کەواتە ئەی بەڵێ ئەی ڕام کورتکراوەی کام لە مانەی خوارەوەیە ئەی Revolving Access Memory B Random Access Memory C Rapid Access Memory D Rigid Access Memory C شرکتانەیە من پێم وایە منیش بە هەمان شێوە وەڵامی ڕاست بی ڕاندۆم ئەکسس میمۆری B Random Access Memory بزانین وەڵامەکەتان ڕاستە زانکۆی گەشە بێدانی مرۆیی وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەستێنا و کۆی خاڵەکانتان 20 خاڵ زانکۆی زاخۆ جارێکتر فیزیا وەک دەزان هەر یەک پرسیار یەکە ماوە ماوە. کەواتە فیزیابی جوول یەکەی پێوانەکردنی کام لەم بڕە فیزیکیانەی خوارەوەیە A هێز B پاوەر C کار D خێرایی C چرکەتان هەیە سەری کار کار چونکە فۆرس هێز فۆرس درستە کارە سی کار C کار بەڵێ باشە بزانین کار وەڵامێکی ڕاستە کار وەڵامێکی ڕاستە و دەخاڵی ترتان بەدەست هێنا زانکۆی زاخۆ کۆی خاڵەکانتان 20 خاڵ ئێستا چی کەتەگۆریەکی تر هەڵەبژێرن لۆژیک لۆژیک بەڵێ ئەی و بی هەیە ئەی 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 پێشەمان نییە کۆی سێ ژمارەی دوای یەک دەبێتە 27 کام لە ژمارەکان بەسەر سێدا دابەش دەبێت ئەی ژمارەی یەکەم B ژمارەی ناوەند C ژمارەی سێم D هەرسێکیان سی شرکەتانەیە یعنی ژمارەی ناوە لاوە ڕاستەکان کامێ نۆ تەقسیم سێ ژمارەی ناوەند ڕقم نۆک B ژمارەی ناوەند ئاوا پێم بڵند خوا بی ژمارەی ناوە ئافرم باشە بزانین وەڵامەکەتان ڕاستە ئەی ئافرین محەممەد سابقە زۆر باش بوو دەخاڵتان بەدەستێنا کۆی خاڵەکانتان 30 خاڵ زانکۆی زاخۆ چیە لە بژێرن کیمیا زانکۆی زاخۆ بە سەختەکان دەست پێگەن فیزیا و کیمیا و کیمیا ئەی یاخودبی ئەی ریزبەندی وزەی ئۆربیتاڵەکان لە ناو ئاستێکی وزەدا کام لەمانەی خوارەوەیە ئەی D
دی کەمتر لە S کەمتر لە F کەمتر لە P B S کەمتر لە P کەمتر لە D کەمتر لە F C S کەمتر لە D کەمتر لە P کەمتر لە F D S کەمتر لە F کەمتر لە D کەمتر لە P C چرکەتان هەیە تاکید دی ئاستی جوارەمە یەکنێ ئێس ئاستی یەکەمە پی ئاستی دووەمە درستە خوێندووە پێشتر ئەوەیە سەداسەد سی هەونیە دی هاتە پێشی ئس و ئف خەڵەتە وەڵامی ڕاست بی ئس پی دی ئف B باڵ S کەمتر P کەمتر D کەمتر F باڵ بزانین وەڵامەکەتان ڕاستە زان کۆی زاخۆ وەڵامەکەتان دروستە و دەخاڵی ترتان بەدەستێنە کۆی خاڵەکانتان سی خاڵ زانکۆی گەشە پێدانی مرۆیی چی هەڵەبژێرن جغرافیا بژێرین باوان جوگرافیا خراپ جغرافیا جوگرافیا A و B هەیە ئەی کامێک لە وڵاتانە بەشێک نییە لە شانشینی یەکگرتوو A ئایسلند B سکۆتلند C ئایرلند D وێلز سی چرکەتان هەیە ئەی ئایسلند A ئایسلند چۆن زانیتان ئایسلندە ئایسلند لە هەرسێک ئایرلندا و سکۆتلندا وێڵز لەگەڵ شانشین یەکگرتووە بزانین وەڵامەکەتان ڕاستە وەڵامەکەتان ڕاستە ئایسلند دورگەیەکە بە جودا و دەخاڵیتان بەدەستێنە و کۆی خاڵەکانتان چل خاڵ زاخۆ چی هەڵەبژێرن جغرافیا جوگرافیا تەنها بیماوە بی چیای سەهەند بە بەرزایی 3707 لەسەر ئاستی دەریا دەکەوێتە کامیەک لەم وڵاتانەوە A تورکیا B ئێران C ئازەربایجان D ئەرمێنیا سی چرکەتان هەیە تورکیا نیە تركيا الناس بيجوا أذربيجان وإيران أنا یا ئەلمانە یان ئازەربایجان ایران چیانە باقلتە أرمينيا ئازەربایجان ئازەربایجان يجين إيران دیگه ئازەربایجان 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 ئیران نە ئیرانی تورکیا بس نمتأكدم بس بيجوا ئازەربایجان أذربيجان دە چرکەتان ماوە ئاگاتان لە کات بێ سهند چییە وەڵام یاڵا سي سی أذربيجان ئازەربایجان باشە بزانین ئازەربایجان وەڵامێکی ڕاستە زانکۆی زاخۆ وەڵامەکەتان هەڵەبوو وەڵامی ڕاست بی ئێران نەتانتوانی ئەم دەخاڵە بەدەست بێنن گەشە پێدانی مرۆیی هونەر وەرزش با هوەر بێت با هوەر بێ ئەی لە هوەر باسی بێ بابی بێم جارە بابی بێ هوەر بی فیلمی ڕێگا لە دەرهێنانی کامیەک لەم دەرهێنێرە کوردانەیە ئەی شەهرام قادر B مانو خەلیل C هیشام زەمان D یەڵماز گوێنای سی چرکەتان هەیە فیلمەکەی کە باشە ئەنیمێشن درێ ئەنیمێشنێک بۆ دروستەکە لە ماڵەسەر بواری قادر نییە من تەشید ئێران هیشام خەلیل یا مەزگۆنای مردووە قادر دە چرکەتان ماوە زوو وەڵامێکم بنێ با هیشام زەمان بێت سی هیشام زەمان سی هیشام زەمان باشە بزانین وەڵامەکەتان ڕاستە
هیشام زەمان وەڵامێکی هەڵەیە یەڵماز گوێنای وەڵامە ڕاستە کە نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی زاخۆ هۆنەر هوەر لە هوەر تەنها ئەی ماوە ئەی هێنری مور هونەرمەندی بەریتانی لە چ بوارێکی هوەریدا کاری کردووە؟ ئەی وێنە کێشان، بی پەیکەرتاشی، سی فۆتۆگرافی، دی سینەما. سی چرکەتان هەیە؟ بخوا معلومات بين صفر عقلي خاب دشوي زحمة السنة تفكيري تشتاق رأيك فوتوغرافينيا يبقى لك شعر بيجي هيكلتاش دە چرکەتان ماوە زوو وەڵامێکم بنێ. بيكرتاشي وەڵام پەیکەرتاشی بی پەیکەرتاشی بی. باشە بزانین وەڵامیشی ڕاستە. وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵیتتان بەدەستێناو کۆی خاڵەکانتان چل خاڵ. زانکۆی گەشە پێدانی مرۆیی وەک دەبینن لە کەتەگۆریەکان با کاتەگۆری مێژوو بێت. مێژوو ئەی و بی هەیە؟ ئەی ڕاپەرینی کوردانی ئێزیدی لە ساڵانی 838 و 841 زاینی دژی کام دەسەڵات بوو؟ ئەی عەباسیەکان، بی عوسمانیەکان، سی سەفەویەکان، دی ئەمەویەکان. سی چرکەتان هەیە؟ عثمانەکانیش نبووە عەباسیەکانیش نبوون کەواتە ئەمەویەکان لە دوای خلافەی موسڵمانان ئەوە سەحاسەتێکی نیم بەس بۆ زۆر ئەوە لە هەمویان نزیک عوسمانەکان نازانین عوسمانەکان با دروست بوون دە چرکەتان ماوە؟ دی ئەمەویەکان. دی ئەمەویەکان. باشە شوان بزانین ئەمەویەکان وەڵامێکی ڕاستە. بەداخە وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست ئەی عەباسیەکان. زانکۆی گەشە بێدانی مرۆیی نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی زاخۆ دەبینە منافسیان مێژوو مێژوو ئێ منافەسەیان بەدڵە. مێژوو تەنها پرسیارێک ماوە لە مێژوو ئەویش پرسیاری بی. کام لەم کەسایەتی ئەمریکیانە سەرۆکی بزوتنەوەی مافی هاوڵاتی بوون بزوتنەوەی ئاشتی بوو لە پەنجاکانی سەدەی ڕابردوو؟ ئەی فرانکلین ڕۆزفێلد، بی جۆن کەنەدی، سی مارتن لوتەر کینگ، دی مادلین ئۆڵبرایت. سی چرکەتان هەیە؟ سپێشم سێمانە ڕۆژە باركم أو مارتن لوثر كينج مارتن لوثر كينج. مارتن لوثر كينج سی مارتن لوتر کینگ. سی مارتن لوثر کینگ. باشە بزانین وەڵامەکەتان ڕاستە. زانکۆی زاخۆ وەڵامەکەتان ڕاست بوو دەخاڵیتتان بەدەستێ ناوکۆی خاڵەکانتان 50 خاڵ. گەشە پێدانی مرۆیی چیە لە بژێرن؟ وەرزش وەرزش با بی بێت. بی. بەڵێ لە مۆندیالی 2014دا کام یاریزان بۆ گۆڵکەری پاڵەوانێتیەکە؟ ئەی خامێس ڕۆدرێگز، بی تۆماس مۆلەر، سی لیۆنێل میسی،
دی ڕۆبن ڤان پێرسی سی چرکەتانەیە وەڵامی ڕاست ئەی خامز ڕۆدریگەس ئەی خامێس ڕۆدریگز چۆن وا ئەوە دڵنیا بوون وا بە خێرایی وەڵامتاندایەوە معلوماتی عامانەیە بە عام ورزش مێژوێکی زۆر کۆمەڵەکانە گۆڵی زۆری کرد باشە بزانین ئەی وەڵامێکی ڕاستە خامێس ڕۆدریگز زانکۆی گەشە بێدانی مرۆیی وەڵامەکەتان ڕاست بوو دەخاڵتان بەدەستهێنا و کۆی خاڵەکانتان 50 خاڵ زانکۆی زاخۆ منافەسەکە بەردەوامە وەرزش تەنها ئەی ماوە کەواتە ئەی کام لە یاریزانانە زۆرترین گۆڵی لە مۆندیالەکاندا تۆمار کردووە ئەی ڕۆناڵدۆی بەرازیلی بی میرۆسلاف کلۆزەی ئەڵمانی سی گرت مۆلەری ئەڵمانی دی پێلەی بەرازیلی سی چرکەتانەیە هەتا 2010 ڕۆناڵدۆی بەرازیلی بوو بەش پاشان کلۆزە بەشداری زیاتری کرد کلۆزە کلاسۆ درسە بی ینی بی میرۆسلاف کلۆزەی ئەڵمانی باڵ باشە بزانین وەڵامیشی ڕاستە زانکۆی زاخۆ وەڵامەکەتان ڕاستە دەخاڵی ترتان بەدەستهێنا کۆی خاڵەکانتان 60 خاڵ ئێوە چی هەڵ ئەبژێرن ئێمە بایۆلۆژی هەڵەبژێرین بایۆلۆجی ئەیوبی هەیە ئەی ئەی کرێسکۆگراف بۆ پێوانی کام لەمانە بەکاردێت ئەی گەشەی ڕووەک بی گەشەی هۆرمۆنەکان سی گەشەی خانەکان دی گەشەی کۆرپەلە سی چرکەتانەیە پێم وا بێ گەشەی خانەکان گەشەی کۆرپەلە کرێس چییە؟ منی هەستەکەم یان ڕۆک بێ دە چرکەتان ماوە چووکە گرافی پێوە زۆر چووکە زوو وەڵام ئەی گەشەی ڕۆک ئەی گەشەی ڕووەک باشە بزانین ئەی گەشەی ڕووەک وەڵامێکی ڕاستە وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵیتتان بەدەست هێنا و کۆی خاڵەکانتان 60 خاڵ عەبدوڵڵا منافەسەکەر بەردەوامە چییە؟ بایۆلۆجی بایۆلۆژی خاڵەکانیشتان هەر منافەسەی تایە 60 بە 60 بایۆلۆژی بایۆلۆژی بی هەرزبوونی مادە پرۆتینیەکان لە کام بەشی کۆندامی هەرزدا دەست پێ دەکات ئەی ریخۆڵەی گەورە بی ریخۆڵەی بچووک سی گەدە دی جگەر سی چرکەتانەیە گەدە کاربۆهیدراتەدەوە لەگەڵ پرۆتین لە گەدەیە و لەگەڵ چاوریەکان لە ڕیخەلوکەیە گەدەیە تاکید گەدە سی گەدە ئەحمەد زۆر دڵنیا بووی تۆ تۆزە معلوماتمانەیە تۆزێ چی هەمووی وت ئادبی لێرەوە دەنێم کەمێک معلوماتمانەیە لەو لا ئەوەی کە گوتت لە دەم چی گەدە کاربۆهیدرات و شتانە لە دەودا شەکر و شرینەکان و شتانە پرۆتینەکان لە گەدەیە و ئاویتریانیش ئەگەر چاوری بیت لە ڕیخەلوکانە باشە بزانین وەڵامەکەتان ڕاستە وەڵامەکەتان زۆر ڕاستە و دەخاڵیتتان بەدەستهێنا کۆی خاڵەکانتان 70 خاڵ
ئێستا لە کەتەگۆریەکان چی هەڵدەبژێرن؟ کەتەگۆری لۆژیک لۆژیک. با پرسیارێکی لۆژیکیانە بکەین. لۆژیک بی. بابی بێت ئەگەر بە دوو ئەوەندەی ژمارەیەک 5 ژمارە زیاد بکرێت 17 ژمارە لە خودی ژمارەکە زیاتر دەبێت. ژمارەکە چەندە؟ ئەی 12 بی 6 سی 11 دی 22 سی چرکەتان هەیە؟ دۆش داماون حەپەساون لا خودی ژمارەکە زیاتر بێت یعنی لە هەشت دەبکە حەفە و پێنج زیاد بکرێت حەفە ژمارە لە خودی وەڵام زیاتر بێت دی 22 دی 22 ئاکار مشت و مڕێکتان بوو چۆن گەیشتە ئەو قەنەعەتەی کە 22 وەڵامیشی ڕاستە؟ بە نزیکترین وەڵامی ئەبینین بەڵام بڵێ دڵنیاین نەخێر دڵنیانی باشە بزانین دی 22 وەڵامیشی ڕاستە؟ دوو وەڵامێکی هەڵەیە و 12 وەڵامە ڕاستەکەیە زانکۆی گەشە پێدانی مرۆیی نەتانتوانی ئەو دەقاڵە بەدەست زانکۆی زاخۆ. کیمیا دەبژێرین. کیمیا تەنها بی ماوە. کیمیا بی. F ئۆربیتاڵ دەتوانی چەند ئەلکترۆن لە خۆی بگرێت؟ ئەی 2 ئەلکترۆن بی 6 ئەلکترۆن سی 10 ئەلکترۆن دی 14 ئەلکترۆن. 14 ئەلکترۆن. دی 14 ئەلکترۆن. دی 14 ئەلکترۆن. ئێشتا سی چرکەتان مابوو. حەوجە ناکە پێویست نییە. حەوجە ناکە. باشە بزانین دی 14 ئەلکترۆن وەڵامێکی دروستە. وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەستهێنا کۆی خاڵەکانتان 8 خاڵ. گەشە پێدانی مرۆیی ئەدەبیات بیرکاری تەندروستی چی تەندروستی بێت تەندروستی ئەی و بی هەیە؟ ئەی کام لەم چارەسەرە پزیشکیانە ناسراوە بە IVF؟ ئەی چارەسەری شەرپەنجە بی چارەسەری نەزۆکی سی چارەسەری نەخۆشی دڵ دی چارەسەری هەستیاری. سی چرکەتان هەیە؟ دە چرکەتان ماوە؟ وەڵام سی نەخۆشی دڵ چارەسەری نەخۆشی دڵ. سی چارەسەری نەخۆشی دڵ. باشە بزانین چارەسەری نەخۆشی دڵ وەڵامێکی ڕاستە. بەداخە وەڵامەکەتان هەڵەبوو چارەسەری نەزۆکی وەڵامە ڕاستەکەی نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی زاخۆ ئەدەبیات بیرکاری تەندروستی چی هەڵەبژێرن؟ تەندروستی. لە تەندروستی تەنها بی ماوە کەواتە بی. بەکتریای ڤیبریۆ هۆکاری کام یەک لەم نەخۆشیانەیە؟ ئەی سیل بی سوورێژە سی ئیفلیجی مناڵان دی کۆلێرا.
سی چرکەتان هەیە كوليرو هر نأمنا هر نيام ما بين سوريشش يد بيش ما بين إفليجي منون فلێجی مندانی وازان ها فلێجی مندانی باوەڕ ناکەم سيلة بورا وازان سی سوورژێرە چیە؟ سوريج ناخذنا نخرج سوێرەژەیان سی ئێستا چییە بەس ئەوە لە فلێجی مندانی لێرە دادا دا چرکەتان ماوە زوو وەڵامێکم بەدێ أفاد بيجتن إفليجي من دونية زانە من فلێجی مندانیە أي وەڵام ئەی ئەی وازان سیلان ئەوی سیل باشە بزانین ئەی سیل وەڵامێکی ڕاستە بەداخەوە وەڵامەکەتان هەڵەبوو کۆلێرا وەڵامە ڕاستەکەیە زانکۆی زاخۆنەتان توانی ئەو دەقاڵە بەدەست بێنن زانکۆی گەشە بێدانی مرۆیی لەو کەتەگۆریانی کە ماوە ئەدەبیات و بیرکاری چی هەڵەبژێرن ئەدەبیات هەڵەبژێرین ئەدەبیات ئەیوبی بی بی تاوان و سزای نووسری بەناوبانگی رووسی فیۆدۆر دۆستۆیفسکی لەلایەن کێوە کراوە بە کوردی ئەی عەتا محەممەد بی محەممەدی قازی سی ئەحمەدی مەلا دی ڕەئوف بێگەرد باش ما رؤوف بيكرت والله منش كثير رؤوف بيكرت بكردي منيش بكردي نتيجة نهاية والله شيء وەڵامی دی ڕەوف بێگەرد دی ڕەئوف بێگەرد بزانین ڕەئوف بێگەرد وەڵامێکی ڕاستە زانکۆی گەشەپێدانی مرۆیی وەڵامەکەتان ڕاست بوو دەخاڵتان بەدەست هێنا و کۆی خاڵەکانتان 70 خاڵ زانکۆی زاخۆ بیرکاری بیرکاری ئەی هەڵەبژێرە ئەی ئەی هەفت کۆ سێ کەڕەت 4 دابەش 2 کەم 5 کەڕەت 6 دەکاتە چەند ئەی 11 بی کەم 17 سی 15 دی کەم 11 سی چرکەتان هەیە دوزو تقسيمي دو شاش شاش وشاش سيزدا سيزدا وسه سيزدا وسه تشلوسي نعم تشلوسي سيزدا وسه تشلوسي نعم تشلوسي جلسيني جلسێ نییە بس سالمة دقيقة زوو کۆتا وەڵامم بنێ 6 وحفت یەک دەکەێت 12 6 وحفت وەڵام نقص سيزدا نقصي سه سيزدا نقصي سه حفدة بی کەم 17 حفدة هني بزانین بی کەم 17 وەڵامێکی دروستە زانکۆی زاخۆ وەڵامەکەتان دروستە و دەخاڵیتتان بەدەست هێنا کۆی خاڵەکانتان 90 خاڵ زانکۆی گەشەپێدانی مرۆیی 70 خاڵتان هەیە بیرکاری هەڵەبژێرین بیرکاری هەڵەبژێرن بی بیرکاری بی ئەگەر دوو لای سێگۆشەیەکی گۆشەوەستا و 3 مەتر و 4 مەتر بێت ئەوە درێژی ژێیەکەی چەند مەتر دەبێت ئەی 8 مەتر بی 7 مەتر سی 6 مەتر دی 5 مەتر سی چرکەتان ماوە دوان لا تقسيمي دو شيء كاين
نییە منی ژۆڵم وا بۆ چونکە منشی هەسایشی هەیە درێژی لە درێژی لەسەر هەڵی بژێرم ئەم لە سەر تەقسیمی دووکەی بێ وەڵامی سی 6 متر بەڵێ باشە بزانین وەڵامێکی دروستە. وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست 5 متر نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی زاخۆ تەنها ئەدەبیات ماوە ئەدەبیات تەنها ئەی ماوە کەواتە ئەی ئەمە کۆتا دەخاڵە لەم بەشەی بەرنامەکە. حەجێکی تر بۆ بەردەرگای خەتەیزانە لە نووسینی کام نووسەری کووردە؟ ئەی مەسعود محەممەد، بی شێرکۆ بێکەس، سی گۆران، دی بەختیار عەلی. سی چرکەتان هەیە؟ بيجي شيركو بيكاس بەختیار عەلی نییە لا نقرا ما دام دو تاكيد نقرا تخمين او تني البي زي الناس تخمين درست يعني شيركو بيكاس درست بلي شيركو بيكاس شێرکۆ بێکەس. ڕۆژان زۆر دڵنیا نەبوون خودي تخمينه تەخمین. باشە بزانین شێرکۆ بێکەس وەڵامێکی ڕاستە. زانکۆی زاخۆ وەڵامەکەتان هەڵە بوو وەڵامی ڕاست. مەسعود محەممەد نەتانتوانی کۆتا دەخاڵ بەدەستبێن بۆ زانکۆکەتان. خۆشەویستانم بەم شێوەیە ئەم بەرگەی بەرنامە تەواو بوو. زانکۆی گەشەپێدانی مرۆیی 7 خاڵیان بەدەستهێناوە. زانکۆی زاخۆ 90 خاڵ. بەڵام بە زانکۆکان ئەڵێم و بە ئێوەش ئەڵێم هێشتا خاڵی ترماوە بەرگەی ترماوە. کۆتا بەرگەمان ڕوو بە ڕووبوونەوەی تا کەسیە تا ئەو کاتە هەر لە خۆشییا بن دێینەوە لاپە. من بیولوژی جێگرت چونکە ئەس قوتابی پزیشکی دانم و خۆشبەختانە وەڵامشی درست دەکرد. ما كاتيجوريا جغرافيا هالبجارته چونكي ما عندك معلومات عم سر هبين بس مع الاسف يعني او نهوتن يكون من زانيوري سر هاي جبر هندي والله ما منجي درس سرناك سیاری ئەوە کرا گۆڵکاری مێژووی مۆندیال کێیە خۆشبەختانە توانیم وەڵامی ڕاست بزانم کە ئەویش کلۆزە بوو. محەز هەبی و استراتیژی یامە هەبی ئەم تەندروستی هەلبژێرن بەس بەداخەوە نەشان وەڵامەی ڕاست بدەن. بس مع الاسف يعني او نهوتن يكون من زانيوري سر هاي جبر هندي والله خۆشبەختانە توانیم وەڵامی ڕاست بزانم. محەز هەبی تیمەکە بڕیارماناکەوە پرسیاری لۆژیکەکە هەڵبژێری پرسیارەکە پرسیارێکی فیزیایی زانستی بوو ئێمە زۆربمان بەشی وێژەین لەبەرەوە وەڵامە ڕاستەکەمان نایە بەدەستەوە وەڵامە هەڵەکە بوو. دووبارە لە کاتەگۆری وەرزشیشە وەڵامی خامیز ڕۆدریگزم هەڵبژارد کە خامیز ڕۆدریگز لە مۆندیالی 2014 یەکێک بوو لە گۆڵکارەکانی ئەو مۆندیالە. منافسەیەکی گەرم هەبوو لە بینی میسی و خامیز ڕۆدریگزە بەڵام ئەو سەرکە و 6 گۆڵ و 5 گۆڵ بۆ یەکسەر وەڵامە لە مێشکما بوو جواب مایەوە بەبێ پرسوڕای هاوڕێکانم. من لەبەرەوە بەشی جوگرافیام هەڵبژار بە هۆکاریەوەی کۆمەڵێک زانیاری باشم کۆ کردبووەوە لەسەر بەشی جوگرافیا و کۆمەڵە زانیاری پێشووتریشم هەبوو بۆ خۆشبەختانە و پرسیاری هاتەوە بۆ ئێمە پرسیارێکی قورس نەبوو خۆشبەختانە توانیمان دەخاڵ بەدەستبێنین لەو پرسیارە. من خۆم لە لۆژیکا باشم و حتا پرسیارەکانی لۆژیکی ترکە لە بەرنامەکانی تراکراوە من زۆر باژم تێ تقریبان هەمووین بەڕاستی جواب بۆ پێشۆی بێم. ئەمریکا هەڵم بژارد زۆر ئاسان بوو یعنی پرسیارەکە بەڕای من وا بوو تەنها بە یاریکردنێکی بەسیط بە ڕقەمەکان ئەوتوانی جوابەکەی بدۆزیتەوە. بەداخەوە فیلمی ڕێگا لە هیچ هۆڵ و سینەمایەکی کوردستان من بەرچاوم نەکەوتووە و ئەوەش ئەبێتە هۆکارێکەوەی کە ئێمە نەمانتوانی وەڵامە ڕاستەکە بڵێن.
خۆشەویستانم دووبارە سڵاو هاتینە کۆتا خۆناغی ڕوبەڕووبوونەوەی تا کەسی وەگوتم لە هەر زانکۆیەک دوو بەشدار بوو دێنە لای من هەردوو بەشدار بووە و سێ پرسیاری لێ دەکرێت هەر پرسیاری پێش خاڵی لەسرە پێشەوەی دەست پێ بکەین ئەمەوێ پێتان ڕاگەێنم کە هەردوو زانکۆکە گۆڕانکاریان کردووە لە نێوان قوتابیەکانیانە بزانین زانکۆی زاخۆ چ گۆڕانکاریشی کردووە گۆڕانکاریەکانی زانکۆی زاخۆ ڕۆژان جەبار پێشبڕکێکە بەجێ دەهێڵێت بۆ ڕاکانی ئیسماعیل ڕاکانی ئیسماعیل تەمەن 22 ساڵ تابی خۆناغی چوارەمی بەشی ئەندازیاری پترۆڵ ئارەزووی ئەوەیە لە داهاتوودا لە کەرتی نەوت و گاز کار بکات ڕاکان بەخێربێی بۆ پێشبڕکێکە خۆشەویستانم بە هەمان شێوە زانکۆی گەشەپێدانی مرۆییش گۆڕانکاری کردووە بزانین ئەوان چەند گۆڕانکاریان کردووە گۆڕانکاریەکانی زانکۆی گەشەپێدانی مرۆیی شیڤان محموود پێشبڕکێکە بەجێ دەهێڵێت بۆ میران تارق میران تارق تەمەن 34 ساڵ قوتابی خۆناغی چوارەمی بەشی دارایی و بانک ئارەزووی ئەوەی لە داهاتوودا ماستەر لە بوارەکەی خۆی بەدەست بێنێت هەروەها ئاکار محەممەد پێشبڕکێکە بەجێ دەهێڵێت بۆ کارزان لەتیف کارزان لەتیف تەمەن 28 ساڵ قوتابی خۆناغی چوارەمی بەشی کارگەری کار ئارەزووی ئەوەیە لە داهاتوودا ببێتە پلاندانە کارزان و میران ئێوەش بەخێر بێن سەر چاومان خۆشەویستانم پێشووی دەست پێ بکەین ئەمەوێ خاڵەکانتان بەبیر بێنینەوە زانکۆی گەشەپێدانی مرۆیی 7 خاڵ زانکۆی زاخۆ 90 خاڵ خۆشەویستانم ئێستا لە هەر زانکۆیە و دوو بەشدار بوو دێنە لای من لە زانکۆی زاخۆ ئەحمەد ئەحمەد بەخێراتی لێرە بە ئەوە وەرە ئەعێرە دەست نزی کەرەوە لە بۆتۆنەکە خۆت حازرکە لە زانکۆی گەشەپێدانی مرۆیی کارزان کارزان تۆش بەخێر بێیت ئامادە بن دەست تۆش خۆتان ئامادەکەن سێ پرسیار بۆ ئێوە هەر پرسیارێک پێش خاڵی لەسرە پرسیاری یەکەم بۆ ئێوە چیاکانی ڕۆکی دەکەونە کام کیشوەرەوە گەشەپێدانی مرۆیی ئەمریکای لاتین ئەمریکای لاتین باکوور یا باشوورە ئەمریکای لاتین ئەو پێوەندی بە پرسیارەکە نیە باشە دەی تۆڵێ ئەمریکای لاتین ئەمریکای لاتین ئەمریکاکەی خوارەوە یعنی ئەمریکاکی خوارەوە یعنی باشوورە چۆن پێوەندی پێوە نیە وەڵامەکەت هەڵەیە تۆ ئەزانی ئەحمەد نا ئەحمەد نازانێ نییە ناچێت وەڵامی ڕاست ئەمریکای باکوور گوتمان گو جغرافیا سفرم باشە دوو پرسیاری ترماوە ئەحمەد وریابن کارزان وریابن دوو پرسیاری ترماوە بۆ ئێوە خۆتان ئامادەگەم پرسیارەکە دەڵێ وایەری ناو گڵۆپی کارەبایی لە چ مادەیەک دروست کراوە زانکۆی زاخۆ مسیو هەڵێ کارزان نازانێ تانگستن وەڵامە ڕاستەکەیە کورەوەهێرم مسە باشە کۆتا پرسیار بۆ ئێوە پرسیاریشتر ماوە ئامادە بن کام شاعری کلاسیکی کوردی بە باوکی ناسیۆنالیزمی کورد ناسراوە بێکەس زانکۆی گەشەپێدان ئەڵێ بێکەس فایق بێکەس ئەڵێ ئەحمەد تۆ زانی نەخێر ئەحمەد نازانێت حەجیقاری کۆیە پەلەم کرد ئەویش نییە وەڵامە ڕاستەکە ئەحمەدی خانی زۆر سوپاسانەکەین سنەوە شوێنەکانی خۆتان مەمنون دوو بەشدار بووی تر لە زانکۆی زاخۆ ڕاکان لە زانکۆی گەشەپێدانی مرۆیی باوان ڕاکان باوان بەخێربێن هەردووکتان دوو پرسیار بۆ ئێوەی جوان باشە پرسیاری یەکەم کام ئەندامی لەشی مرۆڤ
ئەگەر بەشێکی لێلا بدرێت دروست دەبێتەوە زانکۆی گەشەپێدانی مرۆیی دەڵێت جگەر بەڵێ ڕاستە پێش خاڵەت بەدەست هێنا بۆ زانکۆکەت دووەم پرسیار ڕەچەڵەکی خەڵکی وڵاتانی سکەندەنێڤیا چ گەلێکە زانکۆی زاخۆ اسكندنافيا سويد چ ئەسلیان ڕەچەڵەکیان چییە هندو سينيا هندۆسینی هندو أوروبي هندۆ ئەوروپی باوان بەڵێ وەڵامە ڕاستەکە کەستان نەتازانی وەڵامی ڕاست ڤایکینگەکان کۆتا پرسیار کلۆریدی ئەمۆنیۆم چ ڕەنگێکە زانکۆی گەشەپێدانی مرۆیی شينا شین هەڵێ زانکۆی زاخۆ بيرانجا بێڕەنگە هەڵەیە ڕەنگەکەی سپیە زۆر سپاسیەوە دەکەین توانم شنۆ شوێنەکانی خۆتان دوو بەشدار بوویتر لە زانکۆی زاخۆ عەبدوڵڵا لە زانکۆی گەشەپێدانی مرۆیی میران میران و عەبدوڵڵا هەردووتان بەخێر بێن سێ پرسیاریش بۆ ئێوە پرسیار یەکەم داهێنەری تەکنەلۆژیای ئینتەرنێت کێیە تقريبا لا اشتاكنا وزر نص اشتاوسيه بەڵام ئەگەر وتت ئەگەر زانیت بۆ تۆن لێدا کەستان وەڵامتان نەدایەوە بێنت سێرڤ یان بۆ بکەهن هەچ کامێکتان بووتایە ڕاست بوو وەڵامەکە دووهەم پرسیار مەزهەری خاڵقی خەڵکی کام شاری ڕۆژهەڵاتی کوردستان زانکۆی گەشەپێدانی مرۆیی خەڵکی سنەیە خەڵکی سنەیە زۆر ڕاستە میران پێش خاڵت بەدەستهێنا بۆ زانکۆکەت کۆتا پرسیار بۆ ئێوە وریابن پرسیارەکە دەڵێ شەپۆلی کارۆمۆگناتیسی چ جۆرە شەپۆلێکە زانکۆی زاخۆ زوو وەڵام شەپۆلێکی هەموو شەبەنگەکانی تێدایە بینراوە شەبەنگی بینراوی تێدایە و شەبەنگی مەسەد ئەکسڕی تێدایە گامای تێدایە چۆنە چ جۆرێکە یەک ناوە یەک کوشەیە میران تۆ ئەزانی نەبینراوە نەبینراوە وەڵامی ڕاست پانڕەوە زۆر زۆر سپاسانەکەین ئێوەش دەتوانن بچنەوە شوێنی خۆتان کۆتا دوو بەشدار بوو زانکۆی زاخۆ کارزان زانکۆی گەشەپێدانی مرۆیی محەممەد کارزان محەممەد هەروتان بەخێر بێن خۆتان ئامادەکەن سێ کۆتا پرسیار بۆ ئێوە هەیە پرسیارەکە دەڵێ هەوکردنی ڤایرۆسی بە چ جۆرە دەرمانێک چارەسەر دەکرێت هەوکردنی ڤایرۆسی بەس ئەگەر دەزانی دەست بنێ بۆ بەتۆن زانکۆی گەشەپێدانی مرۆیی ئەنتیبایۆتیک ئیلتیهابی ڤایرۆسی بە ئەنتیبایۆتیک چاگە بێ کارزان تۆ دەزانی بنسلین پەنسلین يعني هاندي باتيكا من راسنا ئەنتی وەڵامە ڕاستەکە ئەنتی ڤایراڵ دووەم پرسیار بۆ ئێوە پرۆسەی کۆپیکردنی فایل بۆ سەر CD چی پێ دەگوترێت زانکۆی گەشەپێدانی مرۆیی بەرنینگ ڕاستە محەممەد پێنج خاڵە دەدەستێنا بۆ زانکۆکەت کۆتا پرسیار و کۆتا پێنج خاڵ
فیلمی سینەمایی زەر لە دەرهێنانی کێیە؟ فیلمی سینەمایی زەر لە دەرهێنانی کێیە؟ کەستان نەتانزانی بەداخەوە کازم ئۆز دەرهێنەری ئەو فیلمەیە. زۆر دۆسپاسانەگەین بچنەوە شوێنی خۆتان. خۆشەویستانم بەم شێوەیە بەرنامەکەمان بە کۆتا هات. بە لە نێوانیانە خاڵێکی زۆر کەم هەیە لە نێوان زانکۆی گەشەپێدانی مرۆیی خاوەنی 85 خاڵن و زانکۆی زاخۆ خاوەنی 90 خاڵن. بە جیاوازی 5 خاڵ بە جیاوازی 5 خاڵ زانکۆی گەشەپێدانی مرۆیی بەداخەوە بەجێمان دەیەڵێ، بەڵام ئەتوانێت ساڵی داهاتوو بێتەوە بەشدار بێتەوە. زانکۆی زاخۆ لەگەڵمان دەمێنێتەوە دەچێتە قۆناغێکی تر. خۆشەویستانم بەڕێزانم تا بەرنامەیەکی تر و تا قۆناغێکی تر لە بەرنامەکەمان بەخواتان ئەسپێرین هەر شاد و کامەران. ئێمە ڕاستە دۆڕین بەڵام بەشداریکردنمان خۆی هەنگاوێکی سەرکەوتنە. ئێمە بە 5 خاڵ بەڕاستی نەماتوانی سەرکەوتوو بین. بەداخەوە کە لە کۆتاییە بە ئەنجامێکی زۆر کەم و بە دوای منافەسەیەکی گەرم بە جیاوازی 5 خاڵ لە پاڵەوانێتەکە چوینە دەرەوە. خۆشحاڵم بەوەی کە کێبرکەیەکی زۆر کاریگەر هەبوو لە نێوان هەردوو زانکۆیە. هەرچەنە ئێمە لەبەر 5 خاڵ نەچوینە قۆناغی داهاتوو، بەڵام ئێمە خۆمان هەر بەبراوازانین. ماڵاوایکردنی ئێمەش بەو جیاوازیە کەمە مای دڵخۆشیە. پیرۆزبایی لە خوێندکارانی زانکۆی گەشەپێدانی مرۆیی یەکەم کە منافەسەیەکی زۆر جوانیان کرد و پیرۆزبایی لە خوێندکارانی زانکۆی زاخۆ کەم کە توانیان براوە بوون دەرەنجام منافەسەیەکی جوان کرا. ئێمە سەرکەوتنمان بەدەستێنا زۆر دڵخۆشم، یاریەکی زۆر گەرم و گوڕ بوو. ئێمە هاتی لۆ سەرکەوتن، سوپاس بە خوددا سەرکەوتنمانش بەدەستێنا. Ez gelek keyif xweşim ev rûgem serkeftin û elhemdillah. الحەمدلله هەمشیان سەرکەفتنە تۆمارکەن. ئێمە زۆر دڵخۆشم کە سەرکەوتنمان سێنا لەبەر ئەوەی هاکێشەی هەفت کۆی 3 ضربی 4 دابەشی 2 ناقسی 5 ضربی 6 یەکسانە بە سەرکەوتن. بە سۆری گشتی بە سۆری خاص من حەزەکەم گروپی من بەسەر بکەویت و من زۆر خۆشحاڵم ئێمە بەسەر کەوتن